ويتفكرون في خلق السماوات والأرض. مەراسیمی ڕێزلێنان لە 200 فێرخوازی بەشی کوڕانی بەشدار بووی سەرجەم خولەکانی سنووری ئەنجومەنی قەڵاسێوکەی کۆمەڵی دادگەری کوردستان لە سنووری ناحیەی ئاغجەلەر و گوندەکانی دەوروبەری بە ئامادەبوونی ژمارەیەک مامۆستای ئاینی و بانخوازانی ئیسلامی لە سەرزەی بچووک بەڕێوەچوو. لە خولی قورئان خوێندن بەشداریم کردووە لای مامۆستا هێرش 2 ساڵە بەردەوامم دەستخۆشیش لە مامۆستاکانەکەم زۆر سوپاسیانەکەم زۆر سوودم لێبینیوە زۆر باشە دەستخۆش لە مامۆستاکانەکەم زۆر سوودم لێبینیوە قورئان خوێندن هەتا 2 ڕۆژ بەردەوام بی باشە لە خولی قورئان خوێندن بەشدارم دەستخۆشیان لێکەم بۆ چای ماسەکەم بەڕاستی شتێکی باشیان کرد بوو مانە دڵم ئەو مناڵیان خۆش کرد و خوا بیانکات باشە ئینشەڵڵا بەنیازم لە سەڵانداش بەشداری قورئان خوێندنم بە. نام دانیال عەبدەدینە لە خولی ناحیەی ئاغجەلەر بەردەوامم کە ماوەی 3 ساڵە قورئان ئەخوێنم بەڵام زۆر سوودیشم لێ دیوە و دەستخۆشیش بۆ مامۆستایانەکەم کە ئەم سەیرانەیان ڕێکخست بۆ ئێمە زۆرمان دوون دەستخۆشییان لێکەم بۆ ئەم سەیرانە و زۆرمان دووش لەگەڵمان ئینشەڵڵا لە ساڵانی داهاتوودا لەم جۆرە خولانە بەردەوام واگەر هەر شوێندێکیش دەنگی منداڵی لێ نەهات مامۆستایەکی ئاینیش بوونی ئەم جۆرە خول و قوتابخانە ئاینیانە با بناغەیەک دەزانێت بۆ پێگەیاندنی خەڵکانی بانخواز و زانایانی ئاینی. بەرپرسی ئەنجومەنی قەڵاسێوکەی کۆمەڵی دادگەری کوردستانیش دەڵێت لە چەند ڕۆژی داهاتووشدا مەراسیمێک بۆ بەشی کچانی خول و قوتابخانە ئاینیەکان ڕێک دەخەن کە ژمارەیان زیاتر لە 150 فێرخواز دەبێت. سەرجەم برایان لەم ڕۆژگارەیە دنیا وایە دنیا سیراعە بۆ خۆی دەستێکەیە خەڵکی بەرەو خراپە بە دەستێکی شێکی خەڵکی بەرەو باشە دێنیە گرنگەوەیە دەستی باشەکار یعنی بەردەوام چالاک بێ و خەواڵ و خەوتو نەبیە و بتوانێت دەستی کۆمەلگاکەی خۆی بگرێت بەتایبەت جیلی گەنجان کە جیلێکن جیلێکی زوندوی ناو کۆمەلگان و جیلی داهاتون بتوان دەستیان بگرن ئێمە ئەتوانین دەستی خەڵکی بگرین و خەڵکی چۆن دەستی ئێمەی گرتووە لەبەر بۆ لەبەی پەیامەکەی ئێمە ڕاستەوخۆ پەیوەندی بەخوای پەروەردگارەوە یەک بەگشتی بەردەوامین لە خوشکان و لە برایان بەڵام لەبەر زۆری خوشکانمان داناوە بۆ کاتێککە ئینشاڵڵا سەفرەکەیان بۆ بکەین ئەمەیان بەس برایان بۆمانە ئەو گەنجانە ڕوو نەکەنە ئەم لاولا یعنی بە خۆتان نەزانن ئەنواع و ئەشکال شوێن هەیە دەستی ئەو گەنجان ناگرن ئەیان بن بۆ ئەنواع شوێنی خراپ ئەگەر یەکێ وەگە ئێمە دەستیان نەگرێ بەتەکێ خەڵکێک دەستیان نەگرێ ئێمەش هەموو هیوا و ئومێدێکمان ئەوەی دەستیان بگرین بێن فێری قورئان و فێری فەرمودەکانی پێغەمبەریان صلی الله علیه و سلم لەسەرەوە پەروەردەیانکەین تاوەکو جیلێکی قورئانی دەرچن ئینشاءڵڵا. ئەوەی بە گەنجایەتیەک لە سنووری ئەنجومەنی قەڵاسێوکەی کۆمەڵی دادگەری کوردستان جگە لەبوونی دەیان خولی جۆرا و جۆر بۆ سەرجەم ئاست و تەمەنەکان قوتابخانەی عەبدوڵای کوڕی عومەریش لە هەریەک لە ناحیەی ئاغجەلەر و گوندی گۆبتەپا بوونیان هەیە. مەبەستیش لە سازدانی خولەکان و بوونی قوتابخانە ئاینیەکان گرنگیدانی زیاترە بەلایەنی پەروەردەی و ڕوحی گەنجان و نەوجەوانان. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی گۆبتەپا لە سنووری ناحیەی ئاغجەلەر.